ئەوەی تێبینیمان کرد لەو دوو ڕۆژەی ڕابردوو چەند کەناڵێک دەتوانم بە عەدەد پێتان بڵێم بە ژمارە 5 کەناڵ هاتن مۆڵەتەکانیان تازە کردەوە و 4 کەناڵیش داوایان کرد تاکو سەری مانگ لە سەریان بوەسین بۆ ئەوەی مۆڵەتەکانیان تازە بکەنەوە ڕەزامەندیماندا و لەبەر ڕەزامەندی ئەوانیش بۆ ئەوەی یەکسان بێ لەگەر کەناڵەکانیتکە لێرەوە بڕیارماندا یەک تاکو 31 2019 هەر کەناڵێک مۆڵەت تازە نەکاتەوە ڕسوماتی خۆی نەدابێ لە یەکی دوو پەخشەکانیان دەوەستێ و ئەوەش دوا مۆڵەتە بۆ کەناڵەکان و ئەو کەناڵانەی کە موافقەی وەزارەتی ناوخۆیان بۆ هاتۆتەوە و مۆڵەتیان دەرنەکردووە ئەوانش پەخشەکانیان دەوەستێ و ئەگەر هات و پەخشەکانیشان وەستا بۆ ماوەی 6 ڕۆژ مۆڵەتەکانیان هەڵدەوەشێتەوە بە پێی ئەو ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری دووبارە ئەبێ دەست بە معاملات هات و ئەگەر هات و بێوێ کەناڵەکە بکاتەوە. ژمارە ئەو کەناڵانە لە هەولێر نزیکەی 20 کەناڵە و بە سلێمانی و دهۆچیش تقریبان 10 کەناڵ 12 کەناڵ 32 کەناڵە بێ. وەکووتم تا سەری مانگ ئەگەر پارەکە نەدەن 32 کەناڵە دادەخرێ.